ساڵی 2019 بە دروشمی چاکسازی و خزمەتگوزاری کابینەی نوێمی حکومەتی هەرێمی کوردستان دەست بەکار بوو. لە ئێستادا 2 ساڵ بەسەر تەمەنی ئەو کابینەیەدا تێپەڕیوە. ئەوەی لەسەر ئەرزی واقع دەبینرێت خزمەتگوزاری لە ئاستێکی نزمدایە و ئاسەواری چاکسازیش لە ژیانی خەڵکدا نابینرێت. ڕۆژانە کێشە و قەیرانی نوێ بەرۆکی خەڵک دەگرێت. نوێترینیان بەرزبوونەوەی بەنزینە کە پێداویستیەکی ڕۆژانەی هاوڵاتیانە. پەرلەمانتارێک پیلانی کۆمپانیا حیزبیەکان بۆ قۆڕکردنی بازاڕەکانی فرۆشتنی بەنزین ئاشکرا دەکات. بە جۆرێک لەو نێوەندەدا سوودمەندی یەکەم کۆمپانیاکانی حیزب و زەرەرمەندیش هاوڵاتیانە. دیارە حکومەتی هەرێمی کوردستان ڕۆژانە نزیکەی ملیۆنێک لتر بەنزینی هەیە. واتە بەنزینی حکومەتە، نەوتی خاوی حکومەتی هەرێمی کوردستان لە پاڵاوگەی کارە پاڵێورێ. ئەم بەنزینە بە 620 دینار ئەدرێتەوە بە پاڵاوگەی کار لتری. ئەوانیش دواتر ئەدرێتە هەردوو کۆمپانیای سەن ئۆیڵ و کورد نەفت. ئەم گروپە نزیکەی 26 بەنزینخانەیان هەیە لە هەولێر. لە بەنزینخانەکانی خۆیان بە 660 دیناری فرۆشن، بەڵام بە جوملە ئەیدەنە کۆی بەنزینخانەکانی تر بە 775 دینار. ئەمە یەک قۆرخکاریەک و گەندەڵیەکی منەظەمە بۆ بەرژەوەندی ئەو دوو کۆمپانیا ئاکرێ. دوو ئەگەر وا بڕوا سەرجەم بەنزینخانەکانی تر بەرەو داخستنە چێمە جگە لە گرانبوونی نرخەکەی و قۆرخەکرێ. لە نێو شۆفێراندا گرانی نرخی بەنزین زۆرترین کاریگەری لەسەر شۆفێرانی تاکسی هەیە. ئەوانیش دەڵێن بەنزین مادەی خاوی پیشەکەمانە و کاتێک گران دەبێت لە قازانج و بەڕی ماندووبوونی ئێمە کەم دەبێتەوە. بژێوی ژیانی خۆم لەسەر ئەو تەکسیە ئەگەر لتری بە 800 دینار تێ بکەم معنەیە چ بژێ پەیداکەم بۆ سیارەکەم بۆ بەنزینەکەم بۆ ماڵ و منداڵەکەم خاستن کرێچیش بی ئەو کابراکە کرێچی ئەدی چ دەکا چۆن ژیانی بەسەر بەرێ. بەڕاستی شتەکە زۆر نالەبارە دەبواە بەنزین لتری بە 400 بە 500 بە هەر باشتری بۆی خەرکە ئیشەکەی دەڕۆی. دوێنێ 10,000 بە بەنزین دا و 5,000 بۆ ماوەتەوە سوعیب 4 مندارانم. ئەی چ بوو جێژنی سەرف بکەم، چ بۆ مەسرفی ماڵ، چ بۆ کرێخانی. کو ئەوە ژیان نەوانیە بەڕاست پێ درێم. هاقوێ چاولی خشێنێک هەبیتین بۆی کە حکومەت بەزەی بۆ میلەتی دابێتەوە بۆی بزانێت کە فەقیر و فەقەرات چەند زۆرە. تەنها چەند کیلومترێک دوورتر لە هەرێمی کوردستان و لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم نرخی لترێک بەنزین تەنها 450 دینارە و هیچ بازارێکی ڕەشیش بۆ بازرگانی بە بەنزین لە ئارادا نییە. بەڵام لە هەرێمی کوردستان حکومەت نەک پاڵپشتی کەمکردنەوەی نرخەکەی ناکات، بەڵکو لە ڕێی وەزارەتی سامانە سروشتەکانیشەوە وەک کاڵایەکی پڕ قازانجی مسۆگەر بازاری بەنزینی داوەتە چەند کۆمپانیایەکی حزب. ئەنجامەکەشی هەر ئەوەیە کە هاوڵاتیان باجی گرانبوونەکەی دەدەن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.